میوانێکی بەڕێزم لێرە لەگەڵا دکتۆر زبەیر ڕەسوول مامۆستای زانکۆ شارەزای یاسایی کە لێرە لەگەڵمە. دکتۆر زۆر بەخێر بێت. وڵاتانی دنیا هەمویان ڕوو لە ئەمریکا دەکەن بچنە پایتەختی گەورەترین وڵاتی بەهێز و زلهێزی جیهان، بەڵام دۆناڵد ترامپ لە یەکەم سەردانی بۆ دەرەوەی وڵاتەکەی هاتوۆتە سعودیە. ئەمە چۆن دەخوێنرێت؟ تۆ چۆنی دەبینی؟ ڕاستی ئەمە ڕاهاتوین لە ئیدارەکانی تری ئەمریکا عادەتەن یەکەم سەردانیان یان بۆ کەنەدا بۆیان بۆ مەکسیک بووە تا بۆ دراوسێکان بووە، بەڵام لەگەر ترامپ ئەوە دووەمین جارە یەکەمین سەردانەکانی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دنیاش ئەتوانین برێن بۆ کەنداوە. طبعا ئەوە دەرخەری ئەوەیە کە پێگەی کەندا و چەندە لە استراتیجێتی نوێ ئیدارەی ترامپدا، چونکە ئەگەر لە بیرمان بێت یعنی ڕوانگەی ترامپ بۆ پەیوەندی نێودەوڵەتیەکان ڕاستی ڕوانگەیە کە زیاتر لە دەواازەی ئابوووریەوە یاخود لە ڕێگای چۆن برێی واژووکردنی سەفقاتی گەورەی ئابوووریەوە دەست پێ دەکات. تەنیا ئابووریە؟ نەخێر، تەنیا ئابووری نیە، لە ڕاستی کۆمەڵێک پرسی تریشە. ئەمە لەوانەیە کۆمەڵک شرۆڤەکان لە سەرەتا یعنی پێش ئاماژە پێدراکە سەردانەکە تەواو ئابووریە، بەس بەڵام ئێستا بەڕاستی ئەبینین تەواو ئابووری نییە، بێجگە لەلایەنە ئابووریەکان ئێستا کێشەی غەزە باسی لێوەکرا، هاتنی ئەحمەد شەڕع و ئەو دیدارەی کە دروست بوو لە نێوان سووریا و لە نێوان ئەمریکا ئەوە بەخۆی گرنگجێکی زۆرتری هەیە. دواتر لەوانەیە دیسان پەیوەندی بە جۆرێک بە ئاساییکردنەوەی پەیوەندی وڵاتانی کەندا و هەبێ لەگەر ئیسرائیل و ئاماژەی پێدا ترامپ وتی ئەوە یەکێک لە هیواکانی منە کە بیبینم سعودیا بەشێک بی لەوەی پێرن ڕێکەوتنەکانی ئەبراهام. ینی کۆمەڵێک پرسی سیاسی تریشن، بەڵام ئەوەی باڵی کێشاوە بەسەر ئەو پرسی سیاسیانەدا لەبەر گەورەی پرسە ئابوووریەکان ئێمە دیارە کە ئەم سەردانەی ترامپ بە بەسنی ئەم لووتکەی هاوکاتە لەگەڵ بەڕێوەچوونی دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا. لە لایەکی دیکەوە ڕۆژی شەممە لووتکەی وڵاتانی عەرەبی لە بەغدا بەڕێوە دەچێت لە کاتێکدا کۆمەڵێک ناکۆکی هەیە سەبارەت بە بەسجاریکردنی شەڕع، بەڵام ئەمڕۆ ترامپ لەگەڵ شەڕع کۆبووە. ئەم ئاماژانە چی دەگەیەنن؟ خەریکە چی ڕوو دەدات؟ ئەم گۆڕانکاریانە چین؟ لە ڕاستیدا ئێمە لە بەردەم چۆن برێی ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی نوێن کۆمەڵک گۆڕانکاری کراون، بە تایبەتی لە دوای 7 ئۆکتۆبەر، ینی هەر لە هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل و دواتر نەمانی سووریا زۆرێک لە پەیوەندی نوێیان ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی نوێ خەریکە ئەبینین. ئێمە هەروە ڕاهاتووینە کە سووریا لەبەرەی ئێران و لەبەرەی دژە ئیسرائیل بی، بەڵام ئەو جارە بینین لە کەندا و سووریایەک بەخۆی بانگەوازەکە کە ئەوان حەزیان لێ ببن بە بەشێک لە ڕۆژ ئەوان حەزیان لێ پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە لەگەر ئیسرائیل. ئەوانە هەموو ڕاستی ئاماژەی نوێن. بەشێکی تری بەڕاستی پەیوەستە بەوەی کە لە استراتیجێتی نوێی ئەمریکادا وڵاتانی کەندا و ڕۆڵێکی سەرەکی ئەبینن لە دروستکردنی ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کە ئێمە بەنیازین. تەبعاً وڵاتانی تریشن، تورکیا بەشێکی ترە، بەڵام ئەوەی وڵاتانی کەندا و ئەتوانن بی ئەو ڕۆڵی ئەتوانن بیبینن یاخود ئەوەی ترامپ بۆی دیاریکردون ئەو ڕۆڵی کە بجێڕن وڵاتانی تر بەو شێوەیە نابن. بۆیە من پێم وایە ئێمە لە دوای ئەمە کۆمەڵێک گۆڕانکاری تریشە بینین، لەوانەیە لە پرسی غەزە گۆڕانکاری بینین، لەوانەیە لە پەیوەندی ئەتۆمی ئەمریکا و ئێران، وەڵە ئەو ڕۆکە بێجگەلەوە ینی ترامپ ئاماژەی نردیش بۆ ئێران کە ئەو ڕێگا نادات بە هیچ زۆرێک ئێران ببێتە خاوەن هێزێکی ئەتۆمی. باشە دکتۆر، زۆر جارباس لە هاوپەیمانەکانی ئەمریکا دەکرێت بۆ نمونە ئیسرائیل دەگوترێت کە ئەم نزیک بوونەوە تونند و تۆڵەی ئەمریکا لەگەڵ سعودیە وڵاتانی کەندا و لەوانەیە کاریگەری کاتە سەر پەیوەندی و هاوپەیمانەتێکی لەگەڵ ئیسرائیل، ڕۆڵی ئیسرائیل لە ناوچەکە لاواز بکات بۆ بەرژەوەندی دیکە کە ئەمریکا ئامانجێتی لە سەردەمی ترامپدا بە دی بهێنێت. ئایا ئەمە وایە؟ لەو دیدارەدا ئەمە زۆرێک ئەتوانم برێم نیگەرانی ئیسرائیلی لێکەوتەوە، لەبەرچی ئیسرائیل حەزیە کرد بەشێک بێ لەو دانوستانانەی کە لە نێوان وڵاتانی عەرەبی یاخود لە نێوان سووریا و لە نێوان ئەمریکا دەبێت، بەڵام بەداخەوە لە ناکاو ڕایگەیان چۆن برێی وەکو دیاریەک بوو بۆ ئەو ڕێکەوتنە 600 ملیاریەی کە سعودیا کردی، دیاریەکەی تری ئەمریکاوە بوو کە ئەو دیدارە یاخود هەڵگرتنی سزاکان لەسەر سووریا. بەڵێ ئیسرائیلیەکان بە تایبەتیش ناتەنیاو هەندێک نیگەرانی پێوە دیارە لە دوو کەیسدا. یەک لە کەیسی ئاساییکردنەوەی بۆ نمونە ئەو ڕێکەوتنە ژێربەژێری ئەمریکا لەگەر حوسیەکانی کرد کە تەنیا لەبەرەوەی کەشتی ئەمریکیەکان ناکەنە ئامانج، ئیتر ئەمریکا هێرشیان ناکاتە سەر. ئەوەش جاری دووەمە کە طبعاً ئیسرائیلیەکان بەڕاستی لێترسان کە هەڵگرتنی سزاکان، بەڵام هەڵگرتنی سزاکان
ڕاستی ئامانزدارە ئەوە نییە هیچ ئامانز نەبی یعنی وابەستەی ئەوەیە کە دەبێ سووریا بەرژەوەندیەکانی ئیسرائیل بپارێزێت لە ناوچەکەدا بە تایبەتی ئاساییکردنەوەی پەیوەندیەکان و ئەوەی ئەشبینین ئەحمەد شەرع ئامادەیە هەموو شتێک بکە بەس لە بۆ ئەوەی دەسەڵاتی نوێی سووریا بچەسبێت. ئەمە تەنیا ڕواڵەتە یا ئەکرێت بڵین لە واقعیشتا لەسەر ئەرزی واقعیشتا ئەمە ئەبینین بە تایبەتی لە دەسەڵاتی نوێی سووریا کە لەگەڵ ئیسرائیل پەیوەندەکانی یاسایی بکاتەوەی کە خۆی پێشووتر باسی کردووە لێ خۆی ئەحمەد شەرع یعنی ئەوەی هاتووە طبعا بەتەنیا نییە بەڕاستی وڵاتانی کەندا و تورکیاش ئەزانن کە سووریایەکی نوێی دراوسەی ئیسرائیل و یعنی کۆمەڵێک کێشەی ئەمنی لەسەر سنوور ناتوانێت سەقامشی بێگەر پەیوەندیەکانی لەگەر ئیسرائیل ئاسایی نەکاتەوە یعنی مانەوەی سووریا پەیوەستە بەوەی زۆرێک فۆرمێکی تر لە پەیوەندی دڵنیایی تەواو بدا بە ئیسرائیلەکان کە ئەو نابێتە سەر ئێشە بۆ ئیسرائیلەکان بەڵام بەڕاستی ئەوەی من نازانم هەرچەندە جارێک شتەکان هەندێک نوێن ئایا کورد بۆ نمونە ئایا ئەمریکیەکان ئەوەشیان کردوتە مەرج کە دەبێت سووریای نوێ بەرژەوەندیەکانی کورد کە هاوپەیمانی ئەمریکیەکان بووینە بۆ ماوەیەکی دوور و درێژ لە دژایەتیکردنی داعش ئایا ئەوەش بەشێک بووە لەو پێشوازیکردن لە ئەحمەد شەرع ئەوە لەوانەیە لە ئایندەیەکی نزیکدا زیاتر ڕوون بێت. زۆر باشە دکتۆر سعودیا قەتەر و ئیمارات کە ترامپ لەم سەردانەیدا لەگەڵیان کۆ دەبێتەوە لەگەڵ بەرپرسانی باڵای سێ وڵاتی بەهێزن کە پەیوەندێکی باشیشیان لەگەڵ ئەمریکادا هەبووە ئایا ترامپ ئەم سەردانەی ئەوێت ئەو ڕۆڵە لاوازەی کە وەکو خۆی باسی دەکات لە سەردەمی داڕی ترامپدا لە ناوچەکەدا ئەمریکا هەی بۆ بەهێزی بکات هاوکات لەگەڵ عێراق بە تایبەتی کە ڕێکەوتنی استراتیژیان هەیە و دەگوترێت لە 2026 تر کۆتایی بە هەموو شتێک دێنن بۆ هاوپەیمانەتی ئەوانەی کە لە عێراقن ئەتوانێت ئەمە بکات ئەتوانێت شوێنپێی ئەو پۆشایانە پڕ بکاتەوە کە لە سەردەمی ئیدارەی بایدندا هەبوو کە ترامپ دەڵێ خۆی ئەگەر تەماشا بکەین ڕوانگەی ترامپ جیاوازە لە سەردەمی ئیدارەکانی پێشوو بە تایبەت لە سەردەمی بایدن ئێمە پێشتر کە سەردانی وڵاتانی کەنداوەکرا باز لە پرسەکانی مافی مرۆڤ و مافی ئافرەت و یعنی کۆمەڵێک بەهایتری ئەمریکی بوون بەڕاستی بەڵام ئەو جارە ئەوانە هیچیان ڕەچاو ناکرێت ئەنی بۆ ترامپ گرنگ نییە سعودیا چەند پەیوەستە بە لیبرالیزم و بە دیموکراسی و بە پاراستنی مافەکانی مرۆڤ ئەو جارە ڕوانگەکە ڕوانگەیەکی تەواو بەرژەوەندی ئامێزە بەرژەوەندی ئامێزیش بەوەی ئایا وڵاتانی کەندا و چەند خزمەت بەو دنیابینی بەو استراتیژیای نوێی ترامپەکەن ئەوەی ترامپ وعدی داوە کە ئەتوانێت بە تایبەت لە ڕووی ئابووریەوە گۆڕانکاری گەورە لە ئەمریکا باش ئەو بەرژەوەندیەی کە ترامپ وعدی داوە بۆ وڵاتانی کەندا و چی ئەو دنیابینیەی ترامپ و ئەمانە ئەتوانێت چی تێدا بێت طبعا ئێمە لەبیر نەکەین ڕوانگەی ترامپ ئەوەیە کە پێش هەموو شتێک ئەمریکا پێشی هەموو وڵاتان ئەمریکا فێرسیان میک ئەمریکا گریت ئەگەن یعنی ئەو ڕوانگەیە ئێستا ئەو بۆ نمونە ئەو ڕێکەوتنە 600 ملیاریە یان ئەوەی هەردوو وڵاتەکانی تریشکە بە ملیارەهان ئەوانە دەرفەتی کارە ڕەخسێن لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەرفەتی کار واتە زۆربوونی ئیش لە بۆ خەڵک ئەوە بەڕاستی کاریگەریە بێ لەسەر ڕوانگەی تاچی ئەمریکی لە بۆ ئابووری ئەمریکا یعنی ئەوە یەکلایەنش نییە بەڕاستی زۆر جار یعنی ئەو وڵاتانی کەنداویش تەوعاً لەو سەردانەدا مەبەستی خۆیان هەبووە تەوعاً یعنی ئەوە نییە بەس تەنیا پارەیان داوێت ئەمریکا ئەوان بۆ نمونە وڵاتێکی وەک سعودیا ئەیەوێت تەنیا پشت نەبەستێت بنەوت یعنی سەرچاوی دارایی تری هەبن ئەو وەبەرهێنانەی کە ئەکرێت لە ئەمریکا پارەی کاش نییە تۆ بیدەی بە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و نەیەتەوە وەبەرهێنانە بۆ کۆمەڵێک پرۆژەی تر ئینجا لە ئیمارات تایبەتە بە تەکنەلۆژیای ئەوەی پێرن ئای یان ئەوەی ژیری دەستکرد لە قەتەر هەندێک زەماناتی یاخود گەرنتی ئەمنیە لە سعودیا ئەو ڕوانگەی 2030 کە محەممەد بن سلمان سەرکردایەتیەکە ئەوانە هەموو پرۆژەی گەورن ئەتوانن ڕۆڵ بژێرن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێدا بەڵام کۆمەڵێک پرسیتر وەکو ئەبینین یعنی لە سەرەتان لەوانەیە لە چەند ڕۆژی داهاتوو ئاماژەکان زیاتر بێت. زۆر باش زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر زوبەی ڕەسوول مامۆستای زانکۆ شارەزای ئاسایشی نێودەوڵەتی کە لەگەڵ مام زۆر سپاس باش.